لە هەرێمی کوردستان بەوەی زیاتربوونی کێشان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و تیرۆر، حاڵەتەکانی کوشتنەوە، چاکسازیەکان یاریمی کوردستان پڕبوون لە سزادرا و چاکسازیەکان یاریمی کوردستانیش لە بەردەم چەند کێشەیەکدان. دیارترینیان شوێنی ئەو چاکسازیانە کە بۆ 900 کەس دروست کراوە، بەڵام زیاتر لە 2000 کەسی تێدایە. ئەندامێکی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی دەڵێت دیاردەی کێشان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر وای کردووە چاکسازیەکان پڕبن لە سزادرا و هۆکاری قەڵەباڵغی لە ناو چاکسازیەکان لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەو بینایەی کە پێشتر بۆ چاکسازیەکان دروست کراوە، کەواتە حجمی بینایەکە 900 کەسە. ئێمە بەدیلی ئەو 900 کەسە شوێنگرەوەی تر چاکسازی ترمان نییە کە بتوانین سزادراوان دابەشی سەری بکەین. ئەمەیان هۆکارێکە بۆ قەڵەباڵغی و جەنجاڵی بۆ لەلایەکی تراوە ئەو مادانەی کە سزادرا و زۆر پێ لە ناو گرتوخانەکان دەمێننەوە، مادەی هۆشبەرە کە بە تیرۆری سپینا و زەند ئەکرێتەوە، هەروەها مادەی تیرۆر. هەرێمی کوردستان 6 چاکسازی هەیە، زیاتر لە 5000 کەسیش بە تاوانی جۆرا و جۆر لەو چاکسازیانە سزادراون. بۆ ئەوەی ئەو فشارانە لەسەر چاکسازیەکان نەمێنێت، هەرێمی کوردستان پێویستی بە ژمارەیەکی دیکەی چاکسازی هەیە، بە تایبەت بۆ سزادراوانی ئافرەتان. بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان دەڵێت 3 تاوان لە هەرێمی کوردستان زۆرە، بە تایبەت کێشان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. کێشەی بینامان هەیە بە تایبەت لە چاکسازی ژنان و منداڵان لە هەولێر، لە سلێمانی، لە دەهۆک، بەڵام ئەو وەزعی بەسەر هەرێمی کوردستان داهاتێ لەبەر ئەو وەزع ئەو سائیلانە ڕاگیرانە. 5115 کەسمان هەیە کە لەو چاکسازیانە سزادراون و ئێمە بە پێی ئەو وەزعی کە هاتوۆتە پێش لە هەرێمی کوردستان بە تایبەت مەسەلەی کۆڕۆنا هەوڵدرایە کە کاری باش بکرێت بۆ ئەوەی ژمارەی کەمترین ژمارە تووشی کۆڕۆنا ببن. تا ئێستا هیچ کەسێک لە چاکسازیەکان بە کۆڕۆنا جانی لەدەست نەداوە. پەرلەمان و بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازیەکان بە دوای چارەسەری کێشەی چاکسازیەکانەوەن، بە تایبەت کەمکردنەوەی فشار لەسەر چاکسازیەکان، چونکە بەشێک لە کەیسەکان درەنگێک لای دەکرێنەوە و تاوانەکانی کێشانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر زۆر زیادی کردووە. بە پێی یاساش بۆ لەمە دووە ئەو کەسانەی مادەی هۆشبەر دەکێشن و ئەو کەسانەشی بازرگانی پێوە دەکەن لە یەکدی جیا دەکرێنەوە. هۆشمەند سادق، کوردستان 24 هەولێر.